بەسەر داوای من دیارە خانووەکەی ئێمەی دروست کردوێتە ئەو ماڵی کە من تایە گەورە بووم ئەمە ماڵی ئێمە بووە بەداخەوە ئێساکە نەماوە بەڵام بە وێنەوە بەو شێوازە ئەوەی کە پیشانی کاک ئەحمەدمانداوە بە هەمان دیزاین و هەمان شێوازە تەلارسازێکی خۆی دروستی کردوێتەوە ئەمێ باسەوە بکەم ئەم حەوشەیە زۆر جار ئێمە مناڵ بووین لێرە مەسەڵەن شەوان لێرە کۆ بووینەوە و لێرە تەماشای تەلەڤیزیۆنمان کرد و کاتە کارەبا زۆر کەم بوو و ئەم دەرگایە بە هەمان شێواز بوو ئەو پەنجەرانە بە هەمان شێواز بوو تەنانەت ئەو مەرکانە کە ئێمە لە گەرمیانی پێڵین کوب لەوێ ئاوا بەو شێوازە دانرا بوو ینی ئەم پەیژەیە لێرە زۆر جار لە سەربان لێرە ئەخەوتین بە هاوینان ینی دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش و تایبەتی هەیە ینی شێوازە تەلارسازیەکە هەروەکو خۆی ینی کاک ئەحمەد دروستی کە کاک ئەحمەد ئەمە چەندێکی خایەن والله من تقريبا 36 ڕۆژ يعني ئیشم لێ کرد بەڵام ئەو ڕسمانەی و جەرابەت داتە دەستمان ینی ئەمانە زۆری نەوی يعني بەڵام من چووکم شوێنەکەم بینیە و توانیم بە خەیاڵات خۆم و بە ئەوانەی وە لە بیرمەتێت تەکمیلەی بکەم ئیساگەرە لێرە نەتەماشاکە خۆتان ڕسمێکتانێن بابات خوعافیکە ئەلێرە ڕسمێکی کردی بالضبط وەکو خۆی یانی دروست کردو طبعا ئەبێ من محاولە بکەین هیوادارم وە دڵتان بێ ئینشاءڵڵا